بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆکان یاریمی کوردستان ئاشکرای دەکات لە ڕێگەی 4 کۆمپانیاوە کار بۆ بەستنی پێوەری ئاو لە تەواوی پارێزگاکان هەرێم دەکرێت و لە دوو مانگی داهاتوش پێوەری ئاو بۆ تەواوی ماڵان و شوێنە گشتی و تایبەتیەکان دەبەسترێت. بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆکانی هەرێم ئاماژەی بۆەوەش کرد هەر هاوڵاتێک لە ماوەی ئەو دوو مانگەدا پێوەری ئاو بۆ ماڵەکەی نەبەستێت دووساری سزای یاسایی دەبێتەوە. چەند ڕۆژێک دەبی لە هەولێر دەست پێکراوە ڕەنگ لە دوهۆکی دەست پێکراوە لە سلێمانی دەست پێکراوە ئەوە بە قۆناغ دەستە پێش ئەوانە لە ئاخری لۆمان ڕۆ دەبیتەوە لە دوای ئایا چەند هاوبەشمان هەیە بە فعلی چەند پیوەر بەسترایە و چەند پیوەر خەڵک نەیبەستایە ئەو داتانەی لای ئێمە هەیە ئێستا نزیکەی 160 کوردستان پیوەری بەستاوە هیچ ماڵێک نابیتن ئاوی وەرگریتن بەبێ پیوەر دەبی پیوەر هەبیتن لەو دوو مانگەی ئێستا دەبێتی پیوەر بەستیتن ئەوە پیوەری هەیە لە ڕێگەی پیوەرەکە مانگانە پارەی ئاوی خۆی دەداتن بەڵام ئەوەی پیوەری نییە و لەو دوو مانگەی کە جەولەیەکی کاملە ئەگەر نەیبەستا بەپێی ئەو ڕێنمایی کە لە وەقایعی کوردستانی تێدایە معامەلەی لەگەر ئەو هاوڵاتیە دەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش سەبارەت بە پەیڕەوکردنی پێوەری ئاوی ماڵان دەڵێت پێویستە لە دانانی پێوەرەکەدا هیچ جیاوازیەک نەکرێ و هیچ بیناو شوێنێک نەخرێتە دەرەوەی سیستەمەکە. دەبێت حکوومەت ڕەچاوی ئەوە بکات دادپەروەری لەمە پیادە بکرات لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ناوەوەی سنتەری هەولێر و دەرەوەش بە تایبەتی ئەو باغانەی کە ئێستا بە ناوی مەزرعە و ئەوانە هەیە دەبێت لەوێش ڕەچاوی ئەم پێوەرە بکرێت و بۆ ئەوەی دادپەروەری بەدی بکرێت. بەڵام بەداخەوە پێشتر کە 160 پێوەری ماڵان بەسراوە ئەمە بۆ ئێمە ڕوون نییە بۆ هاوڵاتیانیش ڕوون نییە ئایا لەسەر چه ئەساسێک ئەمە دراوە بە کۆمپانیا و کۆمپانیا تا چەند ئەو نرخی کەدایناوە بۆ ئەم پێوەرە گونجاو بە و ناشکرێ حکوومەت باجی کۆمپانیا بدات. ئومێد دەکەین ئەو سەتاچلەی کەماوە بەو شێوازە نەبێت میکانیزمێکی ڕوون بێت و ئەم نافەسەی ئاشکرای بازار هەبێت بۆ ئەوەی هاوڵاتی بەویستی خۆی لەکوێ پێوەرەکە دەبەستێت ئارەزومەندانە بێت نەک پێوەرەکەی بەسەر فەرز بکرێت و دواتر ئەو کۆمپانیا سوودی خۆی ببینیت و دەست بچێشتەوە وەکو ئەوەی لە 160ەکە ڕوویدا. لە ڕابردوودا هیچ پێوەرێک بۆ سەرفکردنی ئاو نەبووە و وەرگرتنی پارەی ئاو بەپێی ڕوبەری خانوو و بیناکان بوو بەمەش نادادگەری زۆری تێدابەدی دەکرا بۆیە لە ئێستا داکار بۆ پەیڕەوکردنی پێوەری ئاو دەکرێت تا ئێستاش لە 160 ماڵان پێوەری ئاویان بۆ بەستراوە هەوڵیش دەدرێت لە دوومانجی داهاتوودا سیستەمەکە تەواوی هەرێمی کوردستان بگرێتەوە. ئومێدیش وایە ببێتە چارەسەرێک بۆ کێشەی بێ ئاوی هەندێک ناوچە و بە فیڕۆدانی ئاو لە هەندێک ناوچەی دیکە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.